إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، کە ئێمە دێن بۆ مزگەوت با خۆمان بشۆرین لاشەمان پاک بێت. پاشان کاتێککە دێن بۆ مزگەوت خاوەنی ڕەوشتێکی بەرز بین. یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگەی پێ نەداوە لە ڕۆژی جومعەدا ئەنجام بدرێ، ئەوەیە کەسانێک دەبینیت کاتێککە دێن بۆ مزگەوت تاخیر دێن بۆ مزگەوت، بەڵام بەسەر شان و ملی خەڵکا خۆیان دەکوتن بۆ پێشەوە. تۆ هاتووتە بۆ مزگەوت، لاشەت پاکە، با ڕەوشت و ئەخلاقیشت بەرز بێ. هاتوویتە بۆ مزگەوت بۆ جومعە بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئیمانە دروست بێ، بۆی لە دینی خوا شارەزابی، بۆی ئەو فەرزە گەورەیە لەسەر شانی خۆت لابەری. جا بۆیە کاتێککە دێن بۆ مزگەوت عەزێتی خەڵک مەدەن، لە هەر شوێنێک مەجال بوو دانیشە، لە پێشەوە بۆشاییەک هەبوو زانیت عەزێتی خەڵک ئەدەی مەڕۆ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیح تەرغیبە هاتووە، خوتبەی ئەدا لە ڕۆژی جومعەدا، پیاوێک هات ئاوای دەکرد، بەبان شان و ملی خەڵکە ئەڕۆیشت بۆ پێشەوە. کاتێککە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە کاتی خوتبەدا ئەم پیاوەی بینی بەبان شان و ملی خەڵکە ئەڕوات، تاخیر هاتۆ دەوێت لە پێشەوە نوێژکات، فەرمووی ئیجلیس فقط ئاذەیت وئانەیت، دانیشە، هەم تاخیر بوویتە هەم عەزێتی خەڵکیشتدا. تاخیر بووتە بەڵام دەتەوێت لەگەڵ کەسێکا نوێژ بکەی، لە ئاستی کەسێکا بی کە زۆر پێش تۆ هاتووە. جا بۆیە کاتێککە دێن بۆ مزگەوت با ڕەوشتمان بەرز بێ، با ئەخلاقمان بەرز بێ، با عەزێتی خەڵکی نەدەین. بە ئیزنی خواوە زۆر گرنگە لە هەر شوێنێک مەجال بوو عەزێتی خەڵکی مەدە و دانیشە. تاخیر هاتوویتە لە شوێنی تاخیربووەکان دانیشە، زوو هاتوویتە لە شوێنی خۆت دانیشە. با ڕەوشتمان جوان بێت، ڕەوشتمان پاک بێت. وەڵڵاهی خۆشەویستان، بەداخەوە یەکێک لەو ڕۆژتە جوانانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێیدا بووە لە زۆربەی ئێمەدا نییە، زۆربەی ئێمەی پیاوان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانە چۆن بوو لەگەڵ خێزانەکانی خۆیدا، ئێمەش چۆنین. ئەی ئەو کەسەی کە عەیب و عار لە خواردنی خێزانەکە تەکری، مرۆڤی وا هەیە، پیاوی وا هەیە، هیچ کاتێک دەستخۆشی لە خێزانی ناکات. ئەگەر ئافرەتێکی تر یەک قومی ئاوی بداتێت چەندەها جا دەڵێ سوپاس دەستخۆش، بەس خێزانەکەی خۆی هەرچی بکات دەستخۆشی لێ ناکات، بەڵکو ڕەخنەی لێ دەگرێت بەردەوام. ئەمەکەی چێشتە، ئەمەکەی خواردنە، ئەو بەڕاستی شتێکی خراپە، چونکە ئەو خوشکە بەڕێزە، ئەو خێزانەی تۆ، ئەو کچەی تۆ، ئەو خوشکەی تۆ چەندەها سەعات ناڕەحەتی بینیوە، عەزێتی بینیوە، لە مەتبەخا وەستاوە بە پێوە بۆ دانیشتووە، هەتا خواردنێکی بۆ تۆ حازر کردووە، بەڵام تۆ ڕەخنەی لێ دەگریت. بزانە پێغەمبەری خوا وا بوو صلی الله علیه وسلم، ناوەڵڵا لە حەدیثێکی صەحیحی بوخاری هاتووە، دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ: ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط إذا اشتهى شيئا أكله وإلا تركه. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا جاوشەی قەطوو هەموو زمانی پێشوو دەگرێتەوە، بۆیە لە زمانی عەرەبی دەڵێ لاستغراقی ما مضى من الزمان، واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشوودا لە ڕابردوودا یەک جارێک ڕەخنەی لە خواردنەکان نەگرتو. یخۆ هەموو کاتیش خواردنی ئەوان خۆ نەزانی خواردنێکی شاز بووە، جارێ نان و ئاوێک بووە، نان و ڕۆنێک بووە، نان و دۆیەک بووە،
بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانیدا ڕەخنەی لە خواردنی خێزانەکانی نەگرتو. ئەی چی کردووە؟ ئەگەر حەزی لێی وایە دەی خوارد، حەزیشی لێی نەبوایە نەی دەخوارد و ئیتر بۆڵە بۆڵی نەدەکرد. ئەمە ڕەوشتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. با ئینسان بەڕێز بێ، کەسێک کە ماندوو ئەبێ هەر ئەوە نەتوانای هەیە، ئەو نەدەسەڵاتی هەیە، دەی تۆ ئازا بە فێری چێشتیکە؟ کەواتە ئاگادار بین با ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو ئێمەدا ڕەنگ بداتەوە. کەسێک ماندوو بێ بە شتێک و دوایی تۆش دەستخۆشی لێ نەکەیت و قسەی ناخۆشیشی پێ بڵی، خۆت پێی تێک ناچی. ئەگەر عەلاگەیەکی 2 کیلۆیی 10 مەتر بۆ کەسی هەڵگری کابرا بڵێ دەست خۆش نەبێت، تۆ چی پێڵی؟ پێت خۆشە؟ دەی خێزانی تۆش مرۆڤە، خۆ دڵی ئاسن نییە، دڵی پۆڵان نییە، وەکو تۆ پاچە خوێن و گۆشتێک. بۆیە با ڕەوشتمان جوان بێ، ئەخلاقمان بەرز بێ لەگەڵ خێزانەکان و مناڵەکانی خۆمانە، لەگەڵ هەموو خەڵکیە. ئیشمان ڕەخنەگرتن نەبێ، ڕوخێنەر نەبین، بەڵکو هەڵدەین خەڵکی دروست بکەین، نەک خەڵکی بڕوخێنین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، هەر کەسێک لە ئێمە لە ئاستی خۆمانەوە با بیرێک بکەینەوە، بە خۆماندا بچینەوە، بزانین چیمان کردو بۆ دینەکەی خوا، بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام چیمان کردووە. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوا لێ بەجاریەوە یەک مانگێک بە گەرما و بە سەرما، بە بوون و نەبوون، بە پێ بە برسێتی، یەک مانگی ڕێگای بڕیوە ڕۆشتووە، بەس یەک مانگ. بۆ کوێ؟ وتیانە لە فڵان شار لە فڵان وڵات پیاوێکەی حەدیسێکی پێغەمبەری خوای پێیە صلی الله علیه وسلم، ئەوەندە ڕێگای بڕیوە، زانا هەبوو بەڵکو زیاتریش ڕێگای بڕیوە بۆ حەدیسێک لە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بزانین ئێمە چیمان کردو بۆم ئیسلامە. لە قورئانی پیرۆزە بەسەرهاتێکمان بۆ باس کراوە، بەسەرهاتی سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ باڵندەی هودهود، خۆمان پێی بڵێن پەپ و سڵێمانە. پەپ و سڵێمانە ئەم هودهودە کە باڵندەیەکی بچووکە، ئێمە سەتەها وەزنی ئەو باڵندەیەمان هەیە، وەکو وەزن هەر باڵمان بەقەد 10-15 باڵندەی هودهود قورسایی هەیە، بەس باڵێکمان. بەس ئایا چیمان کردو بۆم ئیسلامە؟ چیمان کردو بۆ سەرخستنی ئەم ئیسلامە پیرۆزە؟ هودهود نزیکی 2000 کیلۆمەترە بڕێ، ئەڕوات دێتەوە، ئەڕوات و دێتەوە 2000 کیلۆمەتر لە بینی شام و یەمەنە، نزیکی 2000 کیلۆمەتر ئەبڕێ، ئەڕوات دەگەڕێت، ئەو ئافرەتە پاشای ئەو بەڵقیسە دەدۆزێتەوە کە پاشای یەمەنە، دوایی دەگەڕێتەوە بۆ لای سولەیمان سەلامی خوا لەسەر بێ. ئەمە 2000 کیلۆمەتری تەقریبەن بڕی. ئەم جا نامەکەی سولەیمان دەبا سەلامی خوای لەسەر بێ دووبارە دەگەڕێتەوە، هەواڵەکەش دەهێنێتەوە، جوابەکەش دەهێنێتەوە. ئەمەش 2000 کیلۆمەتری تر. باڵندەیەکی بچووک چەند غرامێکە بۆ سەرخستنی پێغەمبەرێک سەلامی خوای لەسەر بێ، ئەم هەموو ڕێگایە دەبڕێ و دەڕوات. بەڵام ئایا ئێمە چیمان کردووە؟ ئایا هەر کەسێک لە ئێمە توانیوێتی خزمەتێکی ئەوی دینەی خوا بکە؟ کەچی ئێمە ناتوانین چەند هەنگاوێک ببڕین بۆ مزگەوتێک، بۆ عیبادەت و جومعەیەک؟ باشە شەرم لە خۆمان بکەین. باڵندەیەک بۆ خزمەتکردنی سولەیمان سەلامی خوای لەسەر بێ بۆی پەیامی خوا بگەیەنێت بەو ئافرەتە، بە دەنووکی بە پێیەکانی نامەیەکە بات بۆ ئەو ئافرەتە لەلایەنی سولەیمانەوە سەلامی خوای لەسەر بێ. بەڵام ئێمە چیمان کردووە بۆم ئیسلامە؟ چیمان کردووە لە ڕۆژی قیامەتە لە ڕوومان بێ بڵێن خوایە گیان ئێمە خزمەتی دینەکەی تۆمان کرد، خزمەتی ئاینەکەی تۆمان کرد. جا بۆیە پێویستە شتێ بۆ قیامەتی خۆمان پێش خەین، بۆی شەرمەزاری لای خوا نەبین. زۆرمان کرد بۆ ماڵ و مناڵی خۆمان، بۆ ژیانی خۆمان، بەڵام ئایا بۆ خوا چیمان کرد؟ بۆ سەرخستنی دینی خوا چیمان کرد؟ ئەم بەسەرهاتانەی لە قورئانە باس کراوە بۆ کات بەفیڕۆدان نییە، بۆ ئەوەی دەرز و عیبرەتی لێوەرگرین. ئێمە چیمان کردووە لە چاو پەپولەیەکی پەپ و سڵێمانێک و باڵندەیەکی بچوو کە بەو شێوەیە خزمەتی ئەو دینەی خوای کردووە؟ ئێمە ئامادەین
2000 کیلۆمەتر ببڕین بۆ شتێک بەو شێوەیە هەمومان ئامادەنین ئیلا مەگە کەمێکمان نەبێت. خۆشەویستان، ئەگەر خوا یارمەتی دەری تۆ بوو، خوا پشتیوانی تۆی کرد، واللهی هەر شتێکە مستەحیل بێ بەلای تۆوە مەحاڵ بێ خوا بۆت ئاسانەکە. بۆیە پشت بەخوا بەستە. هەموو ژیانی تۆ ئەوەی کە دەستت ئەکەوێ، ئەوەی کەشی لێت ئەگیرێتەوە هەمووی بە دەستی خوایە. بۆیە ئەگەر خوا یارمەتی دەری تۆ بوو، پشتیوانی کردی، واللهی هەر شتێک بتەوێ بەڵکو لە سەروی تااقەت و توانە و داواکاری خۆشتەوە خوای گەورە پێت دەبەخشێ. بەڵام هەرچەندی لای من و تۆ مستەحیل بێشتیوە، مەحاڵ بێ لای خوا ئاسانە. شتێک نییە لای خوا مستەحیل و مەحاڵ بێت نەبێت. بۆیە پشت بەخوا ببەستە. داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، مرۆڤێک بوو وەکو ئێمە، مرۆڤ بوو، دایک و باوکی هەبوو، ئادەمی زاد بوو، بەڵام خوای گەورە پەیامێکی پێبەخشی بوو کە دیوی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوای گەورە شتێکی پێبەخشی مستەحیلە بەلای ئێمەوە، بەڵام لای خوا مستەحیل و مەحاڵ نییە. خوای گەورە دەفەرمێ یا جبال ئەویبی معه والطير وألنا له الحديد إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإبكار. سبحان الله، تەماشاکە خوای گەورە بە شاخەکانی فەرموو بوو، شاخەکان ئەو شاخە سەختانە، ئەو شاخە سەختانە لەگەڵ داود پێغەمبەردا صلی الله علیه وسلم سبحان اللهیان دەکرد و زیکری خوایان دەکرد. داود سەلامی خوای لەسەر بێ دەفەرموو سبحان الله، شاخەکان هەمویان دەیوت سبحان الله. هەر زیکرێکی بکردایە شاخەکان، شاخە ڕق و تەقەکان دەهاتنە زمان و جوابی ئەو پێغەمبەرە خۆشەویستیانە دایەوە سەلامی خوای لەسەر بێ. شاخەکان بەڵکو باڵندەکانیش دەگەڵ ئەودا زیکری خوایان دەکرد. ئەمە مستەحیلە بەلای ئێمەوە، بەڵام هیچ شتێک لای خوا مەحاڵ نییە و قورس و گران نییە. ئاسن قورسە، تۆ بتەوێ بیچەمێنیتەوە. بەڵام داود پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروەکو چۆن تەڵەمێوێک چۆن ئاوا دەیچەمێنیتەوە، دارێکی ناسک تەڵێکی باریک، ئابە و شێوەیە خوای گەورە دەفەرمێ ئێمە ئاسنمان بۆ نەرم کردبوو، بەبێ ئەوەی گەرمی بکە هەر چۆنێک بیویستایە ئەی چەمانەوە دروستی دەکرد، هەر شتێکی پێویستایە. بەڵام ئایا ئێمە ئەومان هەیە؟ کەواتە هەر شتێک خوای گەورە بێوێت پێتی دەبەخشێ، بۆیە ئەوەی کە مستەحیلە مەحاڵە نابێت بەلای تۆوە لە خوا داوای بکە، دڵنیا بە خوای گەورە پێت دەبەخشێ. ئەوەی کە خوا بیەوێ پێت دەبەخشێ. سولەیمانێ سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ میێرولا قسەیە کرد، لەگەڵ باڵندا قسەیە کرد، لەگەڵ ئاژەڵا قسەیە کرد. خوای گەورە بیەوێ شتێکت پێ ببەخشێ پێت دەبەخشێ، چونکە هیچ شتێک بەلای خواوە قورس و گران نییە، دەوڵەمەنە، سەخیە، هەموو شتێک بەلای ئەوە ئاسانە. بۆیە پشتیوانی خوای گەورەت هەبوو هەموو شتێک داوا بکە لە خوای گەورە. مەڵێ ئەمە قورسە شتیوە هەر نابێت، نا دەبێت بەلای تۆ نابێت، بەلای خوای گەورەوە هەر زۆر ئاسانە. کەواتە پشت بەخوا ببەسە هەموو کات و ساتێک، بەڵکو خوای گەورە کارت بۆ ئاسان کە. یا ربی خوایە لە گوناحەکانمان خۆش بی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو. يا ربي خوايا هي مني آرامي ولات من بباريزي، خوايا جان باراني برحمة من بباريني، خوايا جان ئەوانەی نەخۆشن لە ماڵە و لە نەخۆشخانەکان، یا ربی خوایە شیفایان بدەی، خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.